ئای ئای لەو چاوە لەو تیرەی لە من داوە ئای ئای لەو چاوە لەو تیرەی لە من داوە ڕەبی دوو چاوم شوێر بێ ئەو کچە لە من تۆراوە ڕەبی دوو چاوم شوێر بێ ئەو کچە لە من تۆراوە شکۆی هەیە بەلام جوانە وەکدارێ کە تازە چرۆی هەیە هونەر خوێنە لە ژیانما دایمە هات و چۆی هەیە کە ماوەیە کە دوورم سەد هۆکار و هۆی هەیە نازانن دەردی دڵم خەمی جەمع و کۆی هەیە بەڵام دایمە ناوەکەم زام و ترسی خۆی هەیە ئەوەی یەکزار ژۆگر بێ ڕێزی دنیام بۆی هەیە دڵخۆشم ئەڵێن هونەر کاتێ جوانە تۆی هەیە گەرگەنجیشم لێبەرێ هەر پیرە هەڵۆی دەی لە وەختەوەی تۆم دیوەوە ماوەی دەشەوە فکر و هۆش و بیر و ڕام بە دوو چاوی گەشەوە لێوت پەڕەی سیغان